وا ساڵی نوێی خوێندنە لە ئەمریکا. پەتای کۆڕۆنا چەندان شوێنی خوێندنی داخستووە و پۆلەکانی ناچار کردووە بە ئۆنلاین درێژە بە خوێندن بدەن. لە ئامادەیی تەکنیکی باڵای ئۆکلاند لە شاری ئۆکلاند لە ستانی کالیفۆرنیا خوێندکاران بۆ وەرگرتنی کتێب ڕیز بوون، بۆ هەندێکیش بۆ ئامێری کۆمپیوتەر وەک لاپتۆپ بۆ ئەوەی لە ماڵەوە بەکاری بهێنن. لە ماڵەوە یەک دانەمان هەیە، لە ڕاستیدا کارێکی سەختە چونکە دەبێت لە نێوان هەر سێکماندا دابەشی بکەین. خوێندنگەی ناوچەی ئۆکلاند مەزەندە دەکات نیوەی نزیکەی 50,000 لە خوێندکارانی ئەو تەکنۆلۆژیایان نییە کە پێویستیان پێیەتی بۆ خوێندن بە ئۆنلاین. ئەمە قەیرانێکە کاریگەری لەسەر خوێندنەکانی سەرتاسەری وڵات کردووە. گروپەکانی مرۆیی توانەکانیان لەگەڵ خوێندنگەکانی ئۆکلاند یەک خستووە بۆ پڕکردنەوەی کلێنی جیاوازی لە بواری دیجیتاڵدا، ئەوەی بۆ دەیان ساڵە بەردەوامی هەیە. هەندێک جار ئینترنێت خاو دەبێتەوە لەبەر ئەوەی هەمومان لەسەر کۆمپیۆتەرین. گروپی هاوبەندی پارە بۆ ئامێری کۆمپیوتەری کۆ دەکەنەوە وەک لاپتۆپ و خزمەت گوزاری ئینتەرنێت و هەروەها یارمەتی تەکنیکی بۆ هەر خوێندکارێک پێویستی پێیەتی. بەهزری من بەستنەوەی تۆڕی ئینتەرنێت بەجیهانەوە لە ڕێی ئینتەرنێتەوە بە نزیکەی هێندەی خۆراک گرنگە لەم ڕۆژ و سەردەمەدا. پەتاکە ناچاری کردین سەر لە نوێ بیر بکەینەوە چۆن کارەکان ئەنجام بدەین و ڕاستیان بکەینەوە. ئەم دایکە 5 منداڵی هەیە لە ماڵەوە ئەخوێنن. چون بۆ خوێندنگاکانەوە لۆپتۆپی کرۆمم بۆ هەمویان وەرگرت. کاتێک خوێندنگەی ئەمەرسنی سەرەتایی نزیک لەو ناوە پۆلەکانی لە مانگی ئازاردا داخست، پیتەر لیماتە مامۆستای پۆلی 2 نیگەران بوو بە پچڕانی پەیوەندی لەگەڵ خوێندکارەکانی. چۆنی ئەسانی زۆر خۆشحاڵم هێندە ناو خوێندکار ببینم. بیرتانەکەم خۆشحاڵم بتوانم بەم شێوەیە پەیوەندی بکەین. ئەو لەگەڵ بەڕێز لیماتا لەسەر فەیسبوک لایڤ کاتی خوێندنەوەی چیرۆکیان دەست پێ کرد. ئەو سەکۆیەی هیوای خواست بەهۆیەوە کەزانی زیاتر بتوانن دەستیان بە بەکارهێنانی سێلفۆندا بگات. هاوکاتیەوەی ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکات، لیماتا دەترسێت لەوەی هەندێک خوێندکار ئەوانەی بەشدار نەبوون هێشتا ئەوەی پێویستیانە بۆ پێکەوە پەیوەندیکردنیان لەبەردەستدا نییە. ئەمە ئەو جیاوازیە لە نێوان ئەوەی تۆ لە خوێندنگە بیدیان نەبیت یان جۆری کواڵەتی ئەو خوێندنگەی تێدا دەخوێنیت. لەبەرەوەی هەندێک جار خوێندکارت هەن کە دێن و ڕەنگە بەشداری لە قسەکردندا نەکەن، چونکە هەر کاتێک ڤیدیۆکانیان دادەگیرسێنن یان تەنانەت هەوڵدەدەن قسە بکەن کێشی تێکەوێت لەبەرەوەی وەک پێویست بەهێز نییە. سەختە بڕوا بکەیت کە لە ئەمریکادا نزیکەی منداڵێک لە کۆی 5 منداڵ کێشەیان لەگەڵ نەبوون یان ڕادەزگەیشتن بە ئامێرێک یان بە وایفای هەیە. لە ڕاپرسیەکانی مامۆستایان لە سەرانسەری وڵاتدا دەزانین کە مامۆستایان زۆر نیگەرانن لە لەدەستدانی خوێندنی خوێندکارەکانیان هەتا ئیستا کە لە دەستیان داوە تا ئەوان دەڕوانە ساڵێکی دیکەی لەم جۆرە. هەوڵ و تەقەلای ئەمساڵ بۆ بەخشینەوەی ئامێری تەکنۆلۆژیا پێویستی نوێی بەپەلا بۆ پڕکردنەوەی کلێنی جیاوازی لە دیجیتاڵدا دەخاتە ڕوو.